سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەمە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. مەترسی لە سێدارەدانی 12 زیندانی سیاسی کورد، داخستنی مەرزی شەلەمچە لەلایەن عێراقەوە، پەرەسەندنی هێرشی موشەکی و درۆنیەکان بۆ سەر بنکەکانی حیزبی دیموکرات، هێرشی فڕۆکەکانی ئەمریکا بۆ سەر پێترۆشیمیەکانی ماهشەهر و شەپۆلی نوێ لە سەرکوت و دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە ئێران. مەترسی لە سێدارەدانی 12 زیندانی سیاسی کورد. بە پێی راپۆرتی تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان، 12 زیندانی سیاسی کورد لە زیندانەکانی ئێڤین، ورمێ، سنە و بۆکان لەگەڵ مەترسی جددی لە سێدارەدان بەرەوڕوون. سزای لە سێدارەدانی 4 لەو زیندانیانە بە ناوەکانی پەخشان عەزیزی، حاتەم ئۆزەدمیر، یوسف ئەحمەدی، مەهراب عەبدوڵڵازادە، ناسر بەکرزادە، ڕەئوف مەعروفی و محەممەد فەرەجی لە دادگای باڵا پژڕاست بووەتەوە و مەترسی جێبەجێکردنیان لە ئارادایە. هەروەها دۆسیەی وریشەی مرادی، عەلی قاسمی، پێژمان سوڵتانی، کاوە ساڵحی و ڕزگار بەگزادە دوای نەقزی سەرەتایی ڕەوانەی دادگای ئینقلابکراون بۆ دووبارە لێکۆڵینەوە لە دۆخی نادڵنیایی و لەژێر هەڕەشە لە سێدارەدان ماونەتەوە. ئەم راپۆرتە لە کاتێکدا بڵاو دەبێتەوە کە ڕژیمی ئێران لە چەندین ڕۆژی ڕابردوودا 5 زیندانی سیاسی دیکەی لە زیندانی قەزل حەسار لە شاری کەرەج بەنهێنی لە سێدارەداوە. داخستنی مەرزی شەلەمچە لەلایەن عێراقەوە. ڕۆژی شەممە 15 خاکە لێوەی 1405 بەرپرسانی سنووری عێراق دەواازەی شەلەمچەیان بە تەواوی بەڕووی سەرنشین و بارهەڵگیری بازرگانیدا داخست. ئەم بڕیارە دوا بەدوای هێرشە ئاسمانیەکان لە خاکی ئێرانە درا کە بەهۆیەوە ژمارەیەک هاوڵاتی عێراقی کوژران و بریندار بوون. هەر بەم بۆنەوەیەوە جێگری ئەمنیەتی و ئینتیزامی پارێزگای خوزستان ڕایگەیاند. لەم هێرشەدا شۆفێرێکی عێراقی و 2 کرێکاری ئێرانی کوژراون. پەرەسەندنی هێرشی موشەکی و درۆنیەکان بۆ سەر بنکەکانی حیزبی دیموکرات. حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ڕایگەیاند کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی مانگی یەکەمی شەڕ لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل 88 موشەک و درۆنی ئاڕاستەی بنکەکانی ئەم حیزبە کردووە. لەم هێرشانەدا کتێبخانەکان، نەخۆشخانە و بنکە دەرمانیەکان و ماڵەکان لە کەمپە مەدەنیەکانی حیزب و شوێنی نیشتەجێبوونی بنەماڵەکانی حیزب لە نزیک کۆیە و هەولێر مقڕی پێشمەرگەکانی حیزب لە بالیسان بە موشەک و درۆن بە ئامانجگیراون. هاوکات لەگەڵ بە ئامانجگیرانی حیزبی دیموکرات و چەندین حیزبی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان ژمارەیەوە موشەک و درۆنانە لە ماوەی ئەم مانگەدا ئاڕاستەی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کراون 650 موشەک و درۆنی تێپەڕاندووە کە بەهۆیەوە 14 کەس گیانیان لەدەستداوە و 93 کەسی دیکەش بریندار بوون. هێرشی فڕۆکەکانی ئەمریکا بۆ سەر پێترۆشیمیەکانی ماهشەهر. ڕۆژی شەممە 15 فەروەردین ژمارەیەک لە گرنگترین کۆمەڵگای پێترۆشیمیەکان لە ناوچەی ماهشەهر وەکو پێترۆشیمیەکانی بەندەر ئیمام، تۆنگویان، مارۆن، ئەمیرکەبیر و فەجر ئێنێرژی خەلیجی فارس کەوتونەتە بەر هێرش. لە نێوان ئەم دامەزراوانەدا کۆمپانیاکانی وەکو بەندەر ئیمام، تۆنگویان و فەجر ئێنێرژی خەلیجی فارس ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە چونکە سەرچاوەی سەرەکی کارەبا و بوخار بۆ بەشێکی زۆر لەم کارگایەنە و زیانگەیشتن بەم دامەزراوەیە دەتوانێت کاریگەری بکاتە سەر بەرهەمهێنانی گشتی ناوچەکە بە شێوەیەکی زنجیرەیی. لەم کاتەدا بەشێکی پێترۆشیمی کارۆنیش وەکو تانکی ئەسیدی نیترێک، یەکەی کلۆرە و ژێرخانەی کارەبایی کرانە ئامانجی هێرش. شەپۆلی نوێ لە سەرکوت و دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە ئێران. هێزی ئەمنی و سەربازیەکانی سوپا زیاتر لە 105 هاوڵاتی لە ناوچە جیاوازەکانی ئێران لەوانە تاران، گیلان و شارۆچکەی شاهینشەهر دەست بەسەر کردووە. تاوانی سەرەکی ئەم هاوڵاتیانە کە بریتین لە ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چالاک بوون و وێنە و زانیاری بۆ میدیاکانی دەرەوەی وڵات ناردووە. فەرماندەی پۆلیسی شاهینشار ئاشکرای کرد کە ئەو کەسانە لەگەڵ چالاکیە
مەبەستدارەکانی فەزای مەجازی تێکەڵ بوون و وێنە و زانیاری و شوێنی دامەزراوەکانیان بۆ دەرەوەی وڵات ناردووە. نمایشی هێزەکانی فاتیگۆن و گروپە نەیابەتەکان لە تاران. ئاژانسی هەواڵی تەنسیم ڕۆژی شەممە 15 فەروەردین بە بڵاوکردنەوەی ویدیۆیەک ڕایگەیاند کە کاروانێک لە هێزەکانی لەشکری فاتیمیۆن لە تاران کۆبوونەتەوە بۆ پیشاندانی هاوپشتی لەگەڵ حکوومەت. لەشکری فاتۆمیۆم یەکێکە لە گروپە نەیابەتەکانی کۆماری ئیسلامی کە زۆربەی ئەنجامەکانی لە ئەفغانستانن. لە هەفتەکانی ڕابردوودا هەروەها راپۆرتی بوونی هێزەکانی هەشتی شەعبی لە هەندێک شوێنی ئێران وەکو مەیدانی ئازادی بڵاو کراوەتەوە. حکمدانی سپیدە قولیان بە زیندان. سپیدە قولیان چالاکوانی کرێکاری و زیندانی سیاسی لەلایەن دادگای حکوومەت لە مەشهەد بە 6 مانگ زیندانی تەعزیری و 5 ساڵ زیندانی هەڵسپێردرا و حکمدرا. بەپێی راپۆرتەکان ناوبراو ئێستا لە زیندانی وەکیل ئابادی مەشهەد دەست بەسەر و لە مافەکانی وەکو مەرەخەسی بێبەشکراوە. ئەم چالاکوانە لە 21 ڕەشەمەی 1404 لە کاتی مەراسمێک بۆ خوسرە و عەلی کوردی لەگەڵ چەندین چالاکوانی ژن دەست بەسەرکرا. بەردەوامی خۆپیشاندانەکانی ئێرانیانی ئازادیخواز لە دەرەوەی وڵات. لە کاتی بەڕێوەچوونی خۆپیشاندان لە شارە جیاوازەکانی جیهان، ئێرانیەکانی هۆمبۆرگ، بێرلین و لەندەن لە چوارچێوەی شەممەکانی ناڕەزایەتی هاتنە سەر شەقام. ئامانجیەم پیشاندانانە پشتیوانی لە خەڵکی ناوخۆ و داواکاری کۆتایی هێنان بە سەرکوت و ئازادی زیندانیە سیاسیەکان و بەدەستهێنانی مافە دیموکراتیەکان بوو. ڕاگررتنی هەناردەی گاز لە ئێرانەوە بۆ باشووری عێراق. راپۆرتەکان ئاماژە دەکەن کە ناردنی گاز لە ئێرانەوە بۆ ناوچەی باشووریەکانی عێراق بە تەواوەتی وەستاوە. ئەمەش دەتوانێت قەیرانی کارەبا و خزمەتگوزاریەکان قورستر بکات. بە پێی زانیاریەکان ئەم کێشە دوای هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل زیانگەیشتن بە ژێرخانەی ئێنێرژی ڕوویداوە. بەهۆی پەیوەندی زۆری کارەبای باشووری عێراق بە گازی هاوردەکراو لە ئێران، ئەم وەستانە دەتوانێت بێتە هۆی کەمبوونەوەی بەرهەمهێنانی کارەبا و تێکچوونی خزمەتگوزاریە گرنگەکان. بینەرانی عەزیز، گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەرن.